بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مصاياني بريس وشكان وبرايان صلاة وخاي بالوردقار لهم ولايك. خوش حالم بم إيوارا كورا لخدمت إيوي بريزا دس خوشيم بو جنابي بمصا عبد الله سرجم براياني أنجمني لقي رانيا بواركم ماندوبونيان كهميشا لخدمت خلقي دفركيا لكاري بسودو كاري إن شاء الله پرفەڕابوون. بابەتەکەی منوەکو جەنابیان ئاماژیان پێکرد و فەرمیان لەسەر ڕێگاکانی جابوونەوە لە نێوان کێشە و چارەسەردا. بەڕێزان، ئێمە هەمومان نزانین بۆی کە پرۆسەی هاوسەرگیری یەکێکە لەو پرۆسانی کە ئینسان چوەکو مەشروعێکی ئیمانی، چوەکو مەشروعێکی ئەخلاقی، چوەکو مەشروعێکی خێزانی، چوەکو مەشروعێکی تاکە کەسی، یعنی على بواتني شر لابد منه، يعني إما خوشمان بترشمان بيبي زواجكين أو حالتك أوني إنسان بلي والله أما حال وكنا القاردين وايا اختياري نية راسي اختيارية بويكتو ساور أخوي برنج أخوي مثلا برياني أخوي قبلي أخوي بلا من كوتايا أخوي أخوي بروسيا وسرجيري شوية لكوتايا تو وسرجيري كي أمينة تو سروي إما شون ما مالا لقل بروسيا وسرجيري أكين وديدو تيروانيني إما بو بروسيا وسرجيري تشيا ئەمە خاڵێکی گرنگە، چونکە ئێمە زۆر جار تێڕوانینمان بۆ پرۆسەکە هەموو شێوازی هەڵسوکەوتمانە گۆڕێ. یعنی ئەگەر تێڕوانینێکی ئەرێنی، ئەگەر تێڕوانینێکی تێگەیشتوانەمان هەبێ لە پرۆسەکە، ئەوە لە پرۆسەکەیا سەرکەوتوو ئەبین و وەکو خۆی لێ حاڵی ئەبین. بەڵام ئەگەر هاتوو تێڕوانینێکی ڕۆمانسیانە، تێڕوانینێکی ئەفسونایی، تێڕوانینێکی دنیایەکی ئەرخەوانی و پەمەیی، ئەگەر خەوی ئەمە بە پرۆسیا و سەرگیریەوە ببینین، ئەبینی زوو تووشی سەدمە ئەبین و تووشی گرفت و بەربەستەبین و پرۆسەکە کۆتایی پێدێ. لەبەرەوە ئێمە کە قسە لەسەر ڕێگاکانی جابوونەوە ئەەکەین، ئەمانەیە ئاماژە بۆ بکەین بەوەی کە پرۆسەی هاوسەرگیری کە ئێمە ئەنجامێدەین پرۆسەیەکە لەسەر بنەمای ئارەزوومەندانە ئێمە تێی ئەچین و پرۆسەکە لە بنەڕەتدا گرێبەستێکی شەراکەیە، واتە گرێبەستێکی هاوبەشی بوونە. ئەم گرێبەستی هاوبەشی بوونە ئێمە خۆمان دامن مەزراندووە و ئێمە خۆشمان نەتوانین بڕیاری بە کۆتایی پێهێنانی بدەین. واتە چۆن ئارەزوومەندانە چوینەتە ناوی مەسەلەکە علاقی بە کوفر و ئیمانەوە نەبووە، ئارەزوومەندانش لی دەرەچین مەسەلەکە علاقی بە ئیمانی کوفر و ئیمانەوە نییە. واتە ئەگەر ئێمە پرۆسەیەکی هاوسەرگیری لە خێزانەکانمان جابووینەوە، کەس بەمە ناوترێ ئێمە کەسێکی شکست خواردوو بووین لە پرۆسەی ژیانی خۆمانە، نا بەعکسەوە ئێمە کەسێکی سەرکەوتوو بووین لەوەی کە بڕیارێکمان ئەو کاتی کە زانیومانە پرۆسە هاوسەرگیریەکەمان ئامانجەکانی خۆی ئەپێکێ پرۆسەکەمان کردووە کە گەشتوینەتە بنبەست وەزانیومانە ئەم پرۆسێ ئامانجەکانی خۆی ناپێکێ بڕیارمان دیاوە کۆتایی بە پرۆسەکە بێنین. ئەو پەڕی عەقڵە، کەواتە قسەکە لەسەر ئەوەیە جیابوونەوە لە پرۆسەی هاوسەرگیریە دێوەزمە نییە، یعنی ئەوە نییە ئێمە زۆر بە چاوێکی ناشرین، بە چاوێکی قورس، زۆر بە مەترسی سەیری بکەین، وان نییە. بەعزێ کەس ئێستا ئێمە بەڕێزان وامان لێ هاتووە گەنجەکانمان ناوێرن پرۆسەی هاوسەرگیری بکەن بۆ ئەوەندە لە شکست و تەلاقە ترسن. بۆچی وا بکەین؟ یعنی مەگەر خوا لە ١٤ سوورەتەکەی قورئان سوورەتێکی بە ناوی تەلاقەوە دانەناوە، مەگەر لە زۆربەی سوورەتەکانی قورئانە خوای پەروەردگار ئاماژە بە تەلاق و ئەحکامی تەلاق و ئاثاری تەلاق ناکا، مەگەر خوای پەروەردگار باس لە زیهار و باس لە لیعان و باس لە ئیلاء ناکا کە ڕێگەکانی جابوونەوەن، مەگەر خوای پەروەردگار باس لە تەفریق ناکا، ئەگەر ئەمانە ناشەرعین بۆ خوای پەروەردگار باسیەکە. کەواتە ئێمە ئەڵین ئەم پرۆسەیە ئینسان چۆن بە ئارەزوومەندانەتی ئەچێ، بە ئارەزوومەندانش لی دێتە دەرەوە، بەبێ ئەوەی ئەم بابەتە نە لە ڕووی شەرعیەوە تووشی حرام بێ، نە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە تووشی عیبە و تووشی تەشهیر و تووشی ناوزڕاندن بێ. بۆیە من پێم خۆشە ئێمە نەزڕەمان بەرامبەر بە پرۆسی هاوسەرگیری بگۆڕین. ئێمە جۆرێک لە نەزڕەی مەسیحیەکانمان بە بەرامبەر بە پرۆسی هاوسەرگیری بۆ دروست بووە. مەسیحیەکان نەزڕەیان بۆ پرۆسەی هاوسەرگیری وایە کە پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی مقدسە و بە موبارەکەی ڕەب ئەکرێ، واتە بە پیرۆزی پەروەردگار ئەکرێ. باشە و ئەم پرۆسەیە کە ئەنجامەدرێ ئیتر مەجالی دەرچوونی نییە، یعنی لە لە ئاینی مەسیحیەتە کەسێکە هاوسەرگیریەکە ناتوانێت ژن تەلاق بە، تەلاق لە ئاینی مەسیحیەتە نییە، کەواتە کابرا تەوقێکی لەعنەتە ئەچەقێتە ملی. ئەم نەزڕەیە، ئەم نەزڕە هەڵەیە بۆ پرۆسەی هاوسەرگیری کە پرۆسەی هاوسەرگیری بریتی بێ لەم پرۆسە هەتاییە کە من ئەگەر بڕیارەکەم ڕاست بێ یا هەڵە بەوەی لەگەڵ ئافرەتێکە هاوسەرگیریم کردووە ئەبێت تا قیامەت باجی هەڵەیەک بدەم کە کردومە لە دنیا،
ئەمە وای کردووە کۆمەڵگای مەسیحی بەرەولادان و هەڵدێر برد بۆ ئێستا مەسیحەکان ئەوەنە ئەترسن لە مۆزوعی تەلاق و جابوونەوە ناچن پرۆسی هاوسەرگیری بکەن چوون پرۆسەی بۆیفرێند و گێڵفرێندیان هەڵبژارد بۆ لەبەرەوەی ئەوان ئەبێ لەگەڵم ئافرەتەی کە ئەیانوێ بێ بە هاوسەریان ساڵێک 2 ساڵ بژین 1-2 مناڵیشان هەبێ بەیەکەوە بزانن فیشیان بۆ یەکە بێ بزانن لە یەک ئەگەن بزانن ئاستی ڕۆشنبیری و تێگەیشتن و تێڕوانینیان بۆ پرۆسی هاوسەرگیری و سەرجەم پرسەکانی تری ژیان لە یەک نزیکە ئەتوانن هەڵکەن بەیەکەوە دوای 2 مناڵ ئەلێ وڵات داوای لێبوردنەکەم ئێمە بۆ یەک نابینە بای تا کۆتایی هەمۆزوعک یەکیشکە تاقیەکاتەوە یەکیشکە تاقیەکاتەوە سیرەکەی ئافرەتێک لە دەرەنجامی 3-4 پرۆسی شکست خوارد و 5-6 مناڵی بێباوکی خستۆتەوە هەر مناڵەوە هی کەسێکە هی فرێندێکە نەزان هی کام فرێندەیانە هیچ علاقەیەکی ارتیباطێکی قانونی و نەسەبی و شەرعیش لە بینی ئەمانەیان نییە باشە ئێمە ڕێگەمان باە ئەم ئافرەتە زەواجێکی شەرعی بکردایە و هەر ئێستا کە پێی ئەڵێن بای بەبێ ئەوەی ئەم پیاوانە هیچ لێکەوتەیەکی پرۆسەکە هیچ ئەرکێکی پرۆسەکە بگرنە ئەستۆ ئێمە ئەگەر ڕێگەمان بە پرۆسەیەکی هاوسەرگیری شەرعی و یاسایی بدایە باشتر نەبوو و هەر ئێستا کە لی جا ئەبێتەوە و کاتیش بالی جا بوایەتەوە کەواتە ئەم پێدانی قودسیەتە ئەم پێدانی پیرۆزیە بە پرۆسەی زەواج کە لە ئەسڵا پیرۆز نییە باشە ئەو ئینسانانە تووشی ئەو لادان و هەڵدێرە ئەکا کە کۆمەڵگەی ئەوروپی بەرامبەر بردووە کە ئێمەی مجتەمەعی کوردی کۆمەڵگەی کوردی ئێستا خەریکە تووشی ئەم حاڵەتە ئەبین طبعاً ئەمە زیاتر کولتور تایە زاڵە نەک ئاین تایە زاڵە بۆ بینی ئێمە و عەرب ئەم جیاوازیە زۆرە عەرب لە لای ئەوان پرۆسی هاوسەرگیری و تەلاق شتێکی ئاساییە وەک ئێمە نەبووە بە مقدس اعتیادی ئافرەتێک تەلاق بدرێ لای ئێمە زۆر ئافرەت پەنا بۆ خۆکوشتن پەنا بۆ 1000 بژاردەی تری خراپەدەن نەک بڵێن تەلاق درا و جابۆتەوە لە هاوسەرەکەی ئەگەر تەلاق عیبە بێ بۆ پێغەمبەری خوا خێزانی تەلاق داوە بۆ ئەسحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ژنیان تەلاق داوە بۆ خوای پەروەردگار سوورەتێک بە ناوی تەلاق ناو ئەبا لە قورئانە حتى أو حديثي كأفرمي أبغض الحلال إلى الله الطلاق أم حديث برزال حديثك صحيح نية بقرة الطلاق لشرعة لهندي كاتا واجبة وكونش يعني تو شرعا واجبة جنك الطلاق بي كي أجر جنك ناباكيد برامبركا واجب طلاقي بي كي ألا ما نوي أم علاقة مقدسة كي ألا أم طلاقة أبغض الحلال أحب الحلال إلى الله أم طلاقة كواتا أمينيته وصر تشخيصي حالتك إما بوشي بنابو طلاق بين ئەگەر تەلاق بریتی بێ لە چارەسەر لە بنبڕکردنی کێشەکانی پرۆسی هاوسەرگیری بۆچی ئەبێ خراپ بێ ئەی بۆ خوای گەورە دایناوە وەنیە خوای پەروەردگار بە پێغەمبەرە فەرمێ یا ئەیوهە النەبیو ئیذا طەلەقتم النساء لە چ ئاەتێکا خوا ئەفەرمێ ژن تەلاق مەدەن لە چ ئاەتێکا خوا ئەفەرمێ حرامە تەلاقی بن لە چ ئاەتێکا نیمانشتیوە لە هیچ حەدیثێکی شا پێغەمبەری خوا نەیفەرمۆ ژن تەلاق مەدەن ئەم حەدیثەک ضەعیفە کەواتە حوکمی تەلاق بەپی پێویستی بەپی پاساوی تەلاقەکە ئەگۆڕێ ئێمە ئەڵێین ئەگەر تۆ ژنێک بەبێ هیچ پاساوێک بەبێ هیچ بیانوویەک تەلاق بدەی کارێکی خراپت کردووە بەڵام ئەگەر پاساو هەبێ کە لە ئەسڵیشا پاساو هەیە کارێکی باشت کردووە بۆیە بەڕێزان ئەم نەزڕەیەمان با بگۆڕین یعنی با زەواج زۆر جاری وایە بەگەنجێگەڵی بۆ زەواج ناکەڵێ وەڵا ناوێرم بۆ ئەوە خەڵکی خراپ با بە بوێرە ئێتۆ خۆ ئێمە زۆر جار جورئەت ناکەین حەقیقەتەکەی پێ بڵین بابە بیهێنە ئەگەر نەگونجا تەلاقی بە ئەڵێ مەساڵە ئێسەوە پێم ئەڵێ تەلاقی بە من وا ناڵێم بەس من ئەڵێم ئەمە حاڵەتێکی ئاساییە زۆر لە خۆتی قورس مەگە با بەیانی تەلاق بدرێ با بەیانی تەلاق بدەی یعنی چ مشکلەیەک هەیە لە مۆزوعەیە بەڕێزان ئافرەت ئەگەر تەلاق بدرێ بەعزی ئافرەتمان هەیە لە پرۆسی هاوسەرگیریە ئەوەندە بە مەزلومی ئەوەندە بە چەساوایی ئەوەندە بە مافخوراوی ئەوەندە بە زەلیلی و کۆیلایەتی ژیانە گوزارێنن باشە ئەوە حرامە کە تۆ بەردەوامی لەو پرۆسەیە خوای پەروەردگار قەدوای نەفەرمووە تۆ بێ ئەم هەموو زوڵم و ناحەقیە قبوڵکەی لەبەرەوەی پێ و بڵێن کە تەلاق نەدراوی بەعکسەوە بە عیزەتەوە تەلاق بدرێ پێشێلی مافەکانی خۆت بۆ نمونە سوکایەتی قبوڵ مەکە با تەلاق بدرێ قەی چێکە عین چ مۆزوعێکی تایە ئەگەر تەلاق بدرێ لەبەرەوە بەڕێزان ئەگەر سەرنج بدەن ئێمە یەک ڕێگەمان هەیە بۆ ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری کە زەواجە 4 ڕێگەمان هەیە بۆ جابوونەوە کە تەلاق و تەفریق و مخالعە و تەفریقە بە حوکمی شەرع یعنی خوا ئەگەر یەک دەرگای داناوە بۆ ئەوەی ئێمە لی بچینە ئەم ژوورەوە کە پێی ئەوتێ پرۆسی هاوسەرگیری 4 دەرگای داناوە بۆ ئەوەی کە ئێمە لی بچینە دەرەوە لەبەرەوە ئێمە ئەڵێن تەلاق زۆر اعتیادیە وەکو یەکێک لە ڕێگەکان ئەم ڕێگەیە خوا وەکو چارەسەر دایناوە
خوای گەورە خۆی ئەزانێ ئەلا يعلم من خلق وهو اللطيف الخبير پەروەردگار خۆی ئەزانێ بۆ یەکە فەرمی الطلاق مرتان ئەفەرمێ فإمساك بمعروف أو تسريح بإحسان ئێمە دوو بژاردەمان لە بەردەمایە ئەگەر ئەتوانین بەڕێزەوە بە احترامەوە بەیەکەوە بژین بەردەوامی بە پرۆسەکە ئەدین ئەگەر ئەمەیان ناتوانین خۆ ئەتوانین ئەو تسریح بإحسان بکەین ئەتوانین بەڕێزەوە لێک جابینەوە بەبێ عەداوەت بەبێ سەرێشە کەواتە ئێمە ئەتوانین هەردوو بژاردەکە خوای پەروەردگاری خاتە بەردەستمان ئەفەرمێ ئەگەر تۆ دوو تەلاقی خێزانەکەتدا لەم دوو تەلاقەکە ڕەجعین ئەفەرمێ تۆ مافی خۆتە بیهێنیتەوە بەڵام ئەگەر ئیهێنیتەوە بۆ ئەوە نەهێنیتەوە کە سوکایەتی پێ بکەی بمەعروف بیهێنەرەوە ئەگەر ئەزانی ئەم بمەعروفە ڕوونادا بە ئیحسان باجابوونەوەکە ڕوو بدە هیچ ئاماژەیەک نییە بۆی کە ئەمە کارێکی خراپ یا بژاردەیەکی خراپە بەعکسەوە لەبەرەوە وەکو عەرزم کردن مۆزوعی تەلاق من حەیث المەبدە ڕێگەی یەکەمە بۆ جابوونەوە منە یەک لەسەر ڕێگەکان هەڵوێستە بکەین و مبرراتی ڕێگەکە باز بکەین تەلاق ئێمە کەی پەنای پێ ئەبین طبعا تەلاق بەڕێزان چۆن پیا و مافی خستنی تەلاقی هەیە ژنی دەتوانێت تەلاق بخا ژن لە حاڵەتی تەفویض بە تەلاقە شتێکمانەیە پێوتێت تەفویضی تەلاق بۆ ژن لە حاڵەتی تەفویضە واتە ئەگەر ژنێک داوای کرد پیاوەکەی تەلاقی پێ بدا و مافی تەلاقدانی پێ بدا و ئەگەر پیاوەکەی بەمە رازی بوو ئەتوانێت تەفویضی تەلاقی بۆ بکە هەروەک ئەوەی کە خوای پەروەردگارە فەرمێ إلا أن يعفون أو يعفو الذي بيده عصمة النكاح كواتا الذي بيده عصمة النكاح غير معينة أكري بياو بي أكري جن بي لقل بياو وأكري وكيلك بي وأكري قاضي بي كأمانة هميان ما في تطليق يعني هي كواتا طلاق حقيقي حصلين يبدس بياو بيغمر إخوة صلى الله عليه وسلم لو كاتيك لقل خيزانا كان يا توشك كيشبو خواهي پروردگار ببيغمبري فرمو چي بكات تفويضي طلاق يعني ببكا فرمي يا أيها النبي قل لأزواجك إن كنتن تريدن الحياة الدنيا وزينتها فتعالين أسرحكن أمتعكن وأسرحكن سراحا جميلا وإن كنتن تريدن الله ورسوله والدار الآخرة فإن الله أعد للمحسنات منكن أجرا عظيما بيغمر إخوة صلى الله عليه وسلم لدواي هاتنا خواروي أم آياتي يك خيزان كاني بانكر ولا خاتو عائشة ودسي بيكر دقي أم آياتي بيقوتن إن كنتن تريدن الحياة الدنيا وزينتها فتعالين أمتعكن وأسرحكن ورن أجر إيوة تانوي جياني دنيا وشيء خزانة كان ينقل بيغمبر صلى الله عليه وسلم لسر هجاري ونداري ونبونيبو داوای پارە و داوای خۆشگوزەرانی و داوای ئەمەیانێک خوای گەورە فەرمی ئەمە لە دنیا لای من بەردەست نییە هەر کەس ئەمەی ئەوێ بابێ من تەلاقی ئەدەم باشە و حەقی خۆشی پێ ئەدەم ئومەتیعکن و ئوسەرحکن سەراحا جەمیلا ببێ عاجزی و دڵیەشان بڕوا من تەلاقی ئەدەم وئین کنتن تريدن الله ورسوله والدار الآخرة ئەگەر بژاردەکەی کەیشمانەوێ کە ژیانی قیامەت و مانەوەی لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو با بزانین فإن الله أعد للمحسنات منكن أجرا عظيما خوای پەروەردگار بەشی باشی بۆ داناون لە خاتو عائشەوە دەسی پێ کرد باشە کە خاتو عائشەیشی بان کرد ئەیزانی خاتو عائشە ئافرەتێکە تازە پێ ئەگا ئافرەتێکە وەکو بڵێ کەسێکی گەڕاوە کەسێکی لەوانەیە وەکو پێویست مەسەلەن بڕیارەکانی هاوسەنگی پێوە دیار نەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو من شتێکت پێ ئەڵێم بەر لەوەی بڕیار بدەی ئەشیری فیه ئەبەوەیک فەرمی ڕاوێژ بە باوکو و دایکێکە بەر لەوەی بڕیار بی کە ئاەتەکەی بۆ خوێندەوە خاتو عائشە فەرمی ئەوە ئەستەشیر فیکە ئەبەوەیە یا رسول الله فەرمی من بچم پرس بە باوکم و دایکم بکەم بڵێم لەگەڵ تۆ بمێنمەوە شتیوا چۆنەکەم من تۆ هەڵبژێرم هەموو خێزانەکانی ئەمەیان هەڵبژار طبعا هەر خێزانێکیشی کە پێی ئەوت وەکو غیرەی بینی ژنەکان ئەیوت ئەی پێغەمبەری خوا بەس لای ژنەکانی کە مەڵێ منەم اختیار بدی بەشکمی شەڵا ئەوەی کە اختیاری دووەم بکا بڵێ جیابمەوە عسى ولعله طبعا هەموو ژنەکان اختیاری یەکەمیان کرد کەس اختیاری دووەمی نەکرد مەبەستم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە لەحظەیەکا کە ئەزانێ خێزانەکانی نیگەرانن بەم ژیانە تەفویضی تەلاقیان بۆکە فەرموو جا ببنەوە کەواتە ئێمە وتومانە تەلاق ئاساییە پیاو بەکاری بێنێ ئاسایین شە ئافرەت بەکاری بێنێ ئەگەر پیاوەکەی تەفویضی کرد بە تەلاق ئەتوانێت تەلاق بەکار بێنێ ئەمە کەی ئێمە پەنای بۆ ئەبەین ئەو کاتەی کە ئێمە سەبەبێکی مقنیعمان هەیە بۆ تەلاق ئەو کاتێک ئێمە بۆ نمونە یەکلایەنە ئەمانوێت ئەم پرۆسەیە کۆتایی پێبێنین ئەجا کاڵین یەکلایەنە واتە من ڕازی نیم بەم ژیانە و پێی مرتاحنیم یا تۆ مرتاحنی هەر یەکێکمان کە گەشتوینەتە ئەم قەناعەتە کۆتایی بە پرۆسەکە دێنین ئەمە وەکو عەرزم کردن حکمی تەلاقە و ئەمە هیچ لاری و هیچ یعنی ناخۆشیەکی تیان نییە بەعکسەوە ئێمە پەنا بۆ ئەمە ئەبین بۆچی پەنا بۆ ئەمە ئەبین لەبەرەوەی بەڕێزان
پەنانە بردن بۆ تەلاق وەمانەوە لە پرۆسەیەکی هاوسەرگیری ئاوایە لێکەوتەکانی قورسترن لە لێکەوتەی تەلاقەکە. ئێمە جاری وا هەیە ئەڵین با تەلاق ڕوو نەدا بۆڵی مناڵەکان سەرگەردانە بن. ئەخر مناڵەکان سەرگەردانە بن قبوڵە. ئەی مناڵەکان لە بینی ئەم باوک و دایکەیە سەرگەردان نابن کە ژیانێک ئاوا بێ بە دۆزەخ بۆ مناڵەکان. ئێمە بژاردەی یەکەم باشتر نییە بەوەی کە بڵێن مناڵەکان تەنها لای باوکیا بن بە ئارامی بژین یا تەنها لای دایکیا بنوە بە ئارامی بژین. با ئێکەواتە ئێمە کە پەنامان بردو بۆ تەلاق بۆ ئەوە بڕیارمانداوە پەنامان بردو بۆ تەلاق بۆ ئەوەی کێشە کۆتایی پێبێنی نەک کێشە بەردەوام بێ. خۆی کەس هەیە لە حاڵەتی ئیعتیادیا خێزانی خۆی تەلاقبان نە ئیلا کێشە هەیە بۆیە گەشتوینەتە تەلاق. کە کێشە هەیە دیارە تەلاق ئەسهەلترە لە لێکەوتەکانی تر چکە تەلاق یەک جار کۆتایی بە پرۆسەکە دێنێ بەڵام بەردەوامبوون لە کێشەکە وەگە وایە ئینسان بەردەوام نەزیفێکی هەبێ لە لەشیا وە بکولێتەوە خوێنی لێ بڕوە ئەمە معڕەزە میکرۆبی لێ ئەنیشێ ڤایرۆسی لێ ئەنیشێ باشە ئینسانەکە تووشی هەزار دەرد و نەخۆشی ئەکا لەبەرەوە برینەکە ساڕۆژکە یەک جار با کۆتایی بێ بە مۆزوعەکە. بۆیە بەڕێزان تەلاق خۆی لە خۆیە کێشە نییە چارەسەرە. کەی تەلاقە بێ بە کێشە؟ ئەگەر ئەوەی کە ئەمڕۆ لە کوردستانە ڕوو ئەدا ئاوا تەلاق بەکار هات ئاوا ئەبێ بە کێشە. ئێستا ئێمە چۆن بەڵ تەلاق بەکاردێنین؟ ئێستا ئەو خەڵکانی تەلاق بەکاردێنن سەقافەی تەلاقدانیان نییە. یعنی ئەسڵەن زۆر کات ئەم بەڕێزانە لە معنای تەلاق تێناگەن کاڵم لە معنای تەلاق یعنی لە لێکەوتەکانی لە دەرهاویشتەکانی تێناگەن. کابرا بە خێزانی وتووە دووسێ جار پێی وتووە سێ بەسێ تەلاقی کەوتە بێ کە دێ بۆ لای تۆڵە جا کوڕی باش خۆ هەر یەک سیانی و هەیە سێ بەسێکە ئەکاتە نۆ یعنی تۆ نۆ تەلاقت داوە جاری وایە سێ بەسێیاوە کە ئەکاتە چەند ئەکاتە یعنی تەلاقی گەڕەکەکەی بە کامل بەکارهێناوە. ئەنجاش هاتووە ئەڵێ وەڵا بەشک مامۆستا قسەیەکی خێری تیا بکەی قسەی خێر لە چیا بێ ئەی باش وەگە وایە تۆ یەک سەڵ یە فیشەکە نابێ بە زەلامێکەوە بڵێ مامۆستا وەڵا دوعایەکی خێری بۆ کە چابێتەوە بە چی چاگە بێتەوە کاکە. کەواتە ئێمە گرفتمان لەوەیە ئەگەر ئێمە بەڕێزان ئەو کەسانی تەلاق بەکاردێنن ئەگەر ئەم کەسانە دواتر پەشیمان نەبن لە خستنی تەلاقەکە زۆر عاقڵن بەڵام کە تەلاقی تا دوایی دەسی ماچ کرد بۆ ئەوەی چاکی کاتەوە بێعەقڵ بووە سەقافەی تەلاقدانی نەبووە ئەگینە ئەوە لە چی و ئەمە لە چی. ئەسڵ وایە بەڕێزان ئێمە کە تەلاق بەکاردێنین ئەسڵەن داعینی ئێمە وشەی تەلاق بەکاربێنین لە جابوونەوەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک جار کە لە خێزانەکانی جابوتەوە ئەسڵەن وشەی تەلاقی بەکار نهێناوە. فەرموویەتی بچۆرەوە ماڵی باوکە بچۆرەوە ماڵی باوکە تەلاقە چکە بۆ لەفزێکی کینائیە ئەگەر بەنیەتی تەلاق بگوتێ تەلاقە تەلاقی پێکەوێ بینی من و تۆ تەواو کینایەیە ئەکرێ بکرێت تەلاق بێ ئەگەر کابرا نیەتی تەلاق بێ تەلاقی پێکەوێ باش لەم لەحظەیە بەدواوە تۆ هیچی من نی کینایە ئەکرێت تەلاق بێ تەلاقی پێکەوێ ئەگەر کابراوەتی مەبەستم بیەوە تەلاقی کەوتی بێ جابینەوە وهكذا جابونەوەش لەفزێکی صریحە لە زمانی کوردیا تەلاقی پێکەوێ وطلاقش لە زمانی عربی لەفزێکی صریحە و تەلاقی پێکەوێ. کەواتە ئێمە ئەگەر گەشتونەتە و قەناعەتی کە جابینەوە مەرجێ تەلاق بەکاربێنین هەر پێی بڵین کاکە تەشتیف بەرەوە ماڵی باوکێ ئەم مۆزوعە کۆتاییمان پێهێنا ئەمە تەلاقێکە و کەوتووە و ئیتر نەسێ بەسەی ئەوێ و نەخۆ سوورکردنەوەی ئەوێ و نا هیچی ناوێ هیچ کۆتایی پێبێنە. ئەم کاتە ئەم تەلاقە طەبیعیە حتا عولەما کاتی خۆی بۆچی گوتویانە بەڕێزان لە حاڵەتەکانی تەلاقی بیدعیە بۆچی وتویانە ئەگەر پیاو لە دوای سووری مانگانە کە تەواوە بێ ئەگەر چووە وەلای خێزانەکەی تەلاقی با بیدعیە وتویانە ئەبێ چی بکە وتویانە بێ چاوەڕێکە با خێزانەکەی سووری مانگانی تەواو بێ کە سووری مانگانی خێزانەکەی تەواو بوو ناچێتە وەلای یەک تەلاقی ئەدا وتویانە بەس ئەم تەلاقە سوننیە واتە تەلاقێکی شەرعیە بۆ چکە ئەم پیاوە عاقڵە ئەم پیاوە عقلی بەسەر عاتیفە و غەریزەیە زاڵە لەو کاتێک کە خێزانەکەی سووری مانگانی تەواو بووە وەلایەنی غەریزی ئینسان زاڵە بەسەر ئەوەی کە بڕواتە وەلای خێزانەکەی ئەم کابرایە نا عاقڵ بووە چاوەڕێی کردو تا سووری مانگانی تەواو بچکە سووری مانگانی تەواو بوو لە سا هەفتا زەمانەتی ئەومان کردووە کە حەملی نییە و ئێستا ناچینە وەلای بۆی احتیمالی حەملی بۆ دروست نەبێ و یەک تەلاقی ئەدەین. ئەم تەلاقە وتوانە تەلاقێکی سوننیە واتە تەلاقێکی شەرعیە و تەلاقێکی ژیرانەیە. لەبەرەوە بەڕێزان ئێمە کە باسی تەلاقەکەین ئەبێت تەلاق ئاوا ژیرانە بکرێت گرفتی ئێمە ئەمڕۆ لەگەڵ تەلاقە ئەوەیە تەلاق بووە بە دیاردە لە حاڵەتەوە چۆتە دەرەوە بووە بە دیاردە لە ناو مجتەمەعە یعنی معقول نییە لە ساڵێکە 5,000 حاڵەتی تەلاق بێت لە کۆی 16,000 حاڵەتی زەواج
کە یەک لە سەر سێ حاڵەتەکانی زەواجێک ئەمە زۆر ناتەبیعیە. ئەو کەسانی کە ئەم تەلاقانەیان خستووە وەکو عەرزم کردن، یعنی من دڵنیام بەوەی کە لە دوای خستنی تەلاقەکان لەوانەیە لە 150 پەشیمان بوون، بەس پەشیمانی نادا. چکە تەلاق خستن قسەیەکە لەسەر بابەتی شەرع، ئێمە ناتوانین لە شەرع مجاملەی خەڵک بکەین. زۆر کات تۆ زۆر معەزەبی کە کەسێک دێ تەلاقی کەوتووە ناتوانی هیچی بۆ بکەیت، بەڵام کە ناشتوانی هیچی بۆ بکەی مەسەلەکە لە خاتر و خۆترا نییە. یعنی من ناتوانم خاتری بگرم بڵێ وڵا خێزانەکە و بەرەوە، ئێمە چۆن قیامەتی خۆ بکەم بە ساقی دنیای خەڵک؟ ئەو بڕواتەوە لای بەزینا ئەڕواتەوە لای ئەم پیاوە خۆی بەرەی کردووە، خۆی هەڵەی کردووە، خۆی ئەبوایە تەلاقی بەو شێوازە بەکار نهێنایە، خۆی سەرگەردان کردووە. پەشیمانی دوای تەلاقەکە گرفتی ئەوەیە کە ئێماڵین خەڵک لە تەلاق حاڵی نییە. ئەگەر خەڵک حاڵیە بۆ پەشیمانە. ئەگەر من گەشتومەتە ئەو قەناعەتی کە ژیان لەگەڵ ئەم کەسەی بەرامبەرم مەحاڵە وەلەی جابوومەتەوە، بۆچی ئێستا ئەچم دەستی خەڵک ماچەکەم و دەست بە پشتێنی خەڵکاکەم و ئەم مامۆسا و ئەو مامۆسا ئەگەڕێم یەک کەس فتوایەکم بۆ با بۆ ئەوی بیبەمەوە. کەواتە من هەر ئەستەن بە شێوازێکی زۆر ناعەقلانیانە تەلاقەکانم خستووە، بۆیە ئێستا پەشیمانم. تەلاق بۆ کاتێکە کە تۆ ئەگەیتە قەناعەت کە لەگەڵ ئەم ئافرەتە ناژیت. ئەمیش لە دوای بەڕێزان لە دوای چەندین ئەزمون، لە دوای چەندین چانس، نەک تۆ هەر یەک جار ئینسان هەڵەیەکی کە تەلاقی بی. یەک جار ئێمە مرۆڤین لە کۆتاییە بەڕێزان، ئێمە قابلی هەڵەین، بەڵام خوای پەروەردگار کە هەڵە ئەکەین لەگەڵ یەکترە فەرمێشی فەرمێ وەلا تەنسەو الفەضڵ بەینەکوم، ئەفەرمێ چاکە و باشەی یەکترتان لە یاد بێ. ئێمە جاری واهەیە بەرامبەرەکەمان ئەگەر ئێمە لەسەر هەڵەیەک تەلاقی بین، بۆ هەموو چاکەکانیمان بیر کردووە. ئێمە 10 ساڵە لەوانەیە هاوسەر بین، یەک جار هەڵەیەکی کردووە. ئێمە معقول نییە ئێمە چاکەی 10 ساڵ بکەین بە قوربان یا بیخینە پێناوی هەڵەی 1 ساتەوە. هیچ منطقێک لەمەیان نییە. لەبەرەوە وەکو عەرزم کردن تەلاق ئەم حاڵەتەیە ئەگەر ئێمە بە شێوازێکی شەرعی بەکارمان هێنا زۆر لە جێی خۆیایەتی و ئەمە دەرمانە نەک دەرد. بەس کە خراب بەکارمان هێنا هەر دەرمانێک، ئێستا تۆ بچۆ کام دەرمانە لەو دەرمانخانانی کە لە بازاڕا هەیە، ئەنواعی دەرمانی تایە. هەر دەرمان سازێک ئەگەر شارەزان نەبێت لە وەسفی دەرمانەکە و هەر نەخۆشێک بەپێی ڕەچەتەی پزیشک دەرمانەکان بەکار نەهێنێت، دەرمانەکان لە جیاتی ئەوەی چارەسەر بن ئەبن بە دەرد. دە مزاعفاتی خراپ سەر ڕای نەخۆشەکە دروستەکەن. لەبەرەوە تەلاق چارەسەرە، خراپ بەکارهێنانی کێشەیە. وەکو عەرزم کردن ئێمە ئەبێت لەمە تێبکەین چۆن بەکاری دێنین. ڕێگەی دووەم لە ڕێگەکانی جابوونەوە بەڕێزان پێی ئەڵین مخالعە. مخالعە بریتیە لە چی؟ مخالعە بریتیە لە بابی مفاعلە و مشارەکەیە، واتە ڕێکەوتن لەسەر کۆتایی پێهێنانی پرۆسەی هاوسەرگیری. لەگەڵ تەلاقە فەرقی چییە؟ تەلاق لایەنێک ئێمە پێڵین ئیرادی منفەریدە، یەک لایەنە پرۆسەکە هەڵەوەشێنینەوە. بەڵام مخالعە بە ڕەزامەندی هەردووکمان و بە ئیتیفاق هەڵەوەشێنینەوە. لەبەرەوە لە مۆزوعی تەلاقە مەرج نییە کەسی بەرامبەر ڕازی بێ بە تەلاقەکە. ئەگەر ئافرەتێک تەلاقماندایە وتمان تەلاق با بەدەستی تۆیش بێ، ئافرەتەکە وتی تەلاقم کەوتە بێ لەو پیاوە تەلاقێکەوێ، پیاوەکە بڵێ من ڕازی نیم، بۆی نییە تازە چکە ڕازی بووە کە تەلاقی تەفویض کردووە. ئێستا ناگەڕینەوە بۆ ڕەزامەندی پیاوەکە کە ڕازیە لەسەر خستی تەلاقەیە ڕازی نییە. واگەر پیاوێک بەژنەکەی و تەلاقی کەوتە بێ، هەندێک خوشکی بەڕێز جاری وا هەیە لە مۆزوعە غەڵەت حاڵین، ئەڵێ وەڵام مامۆستا ئەو وتوێتی تەلاقی کەوتە بێ بەس من قبوڵم نەکردووە، وازانی هەدیە یاوتە. کاکە ئەو تەلاقی داوی تۆ قبوڵی کردو قبوڵی نەکردو چ مۆزوعێک چی لە مەسەلەکە ئەگۆڕێ؟ کە پیا و بەژنەکەی وت حتا علمی ژن بەکەوتنی تەلاق مەرج نییە بۆ خستنی تەلاقەکە. ئەگەرێ پیاوەکە لە دەرەوە تەلاقی بە، ئەکرێ لە وڵاتێکە تەلاقی بە، کە ئەو پیاوە وتی تەلاقم لە فڵان کەسی خێزانم کەوتە بێ، تۆ بزانی یا نەزانی، ڕازی بی یا ڕازی نەبی، ئەو تەلاقە کەوت. علمی ئافرەت بەکەوتنی تەلاق شەرط نییە ئێمە بڵێ وەڵا بێ ئافرەتەکە علمی پێی هەبێ. لەگەڵ مخالعە ئەمە فەرقەکەیانە. مخالعە واتە ئێمە دائەنیشین لەگەڵ کەسی بەرامبەر کە هاوسەرەکەمانە بە ڕەزامەندی هەردووکمان ڕێ ئەکەوین کە عەلاقەکە هەڵوەشێنینەوە. ئەمە پێوتێ مخالعە، واتە بە ڕەزامەندی هەردووکمان. ئەمە بەڕێزان بۆچی باشترە؟ لەو ڕۆ باشترە کە کەسمان پەشیمان نین لەسەر کۆتایی پێهێنانی پرۆسەکە، چکە بە ڕەزامەندی هەردووکمان کردومانە.
خاڵی دووەم لە ئیجابیاتی ئەم ڕێگەیە ئەوەیە کە ئەم ڕێگەیە ڕێگەی دادگا زۆر کورت دەکاتەوە. ئەوەی کە دادگا بە 9 مانگ و بە ساڵ و بە 2 ساڵ بۆ یەکلا نابێتەوە، مخالعە بە 1 مانگ یەکلا کاتەوە لە دادگا، 1 جەلسە. هەردووکمانە چینە بەردەم دادگا، ئەچینە بەردەم دادوەر، جەنابی دادوەر، ئێمە کەسمان گلەیمان لە کەسمان نییە، هەردووکمان ڕازین بەوەی کە جا ئەبینەوە لە یەکتر و هیچ مافێکیشمان لەسەر یەک نەماوە. ئیقرارە و کۆتاییمان بە پرۆسەکە هێناوەتەوە، محکەمە تەستیقێکە. نە من ئەڵێم جەنابی قازی خەتای ئەوە، نە ئەو ئەڵێ جەنابی قازی خەتای ئەوە، نە من ئەڵێم مافم نایەتی و مارەی یەکەی، نە ئەو ئەڵێ جەنابی قازی مارەی یەکەم و نەفەقەکەم و ئەوە. بە ڕەزامەندی هەردووکمان پرۆسەکە کۆتایی پێدێنین. کەواتە جیاوازی مخالعە لەسەر تەلاق ئەوەیە، مخالعە عەقدە، تەلاق ئیرادی منفەریدەیە. مخالعە پێویست بە ڕەزامەندی هەردوو لایەنەکە ئەکا، تەلاق پێویست بە ڕەزامەندی یەک لایەنەکە کە تەلاقی بەدەستە. لە مخالعەیە کە عەقدە بەڕێزان، ئەگەر لایەنی بەرامبەر ڕازی نەبوو مخالعەکە ناکرێ. بۆ نمونە پیاوێک بە خێزانەکەی ئەڵێ ئەگەر دەست لە مارەی یەکەوە هەڵگری تەلاقی کەوتە بێ ژنەکەڵێ ڕازی نیم، ئەم تەلاقە ناکەوێ. بۆ چونکە پیاوەکە عەرزی تەلاقی کردووە لە مقابلی مالە و توێتی ئەگەر دەست لە مارەی یەکەوە هەڵگری تەلاقی کەوتە بێ، ئافتەکە لێ ڕازی نیم، یعنی دەست لە مارەی یەکە مەڵناگرم و تەلاقیشم قبوڵ نییە. ئەو کات ئەگەر پیاوەکە ئێوێ بیکا بە تەلاق، ئەمجا ئەبێ جارێکی تر بڵێت تەلاقی کەوتە بێ بەبێ باسکردنی مارەی یەکی، ئەو کات تەلاقێکەوێ. بەس ئەگەر بیەوێ بە معاوەضا، واتە بە بەدەڵ تەلاقی بە، ئەو کاتا بێ بە مخالعە، کە بوو بە مخالعە ئەو کاتا بێ هەردوو لا ڕازی بین بە تەلاقەکە. لەبەرەوە مخالعە بەڕێزان عەقدە و ئێمە پێویستی بە ڕەزامەندیە. بۆیە ئافرەت ئەمەیان بۆ کێ کراوە؟ ئەمەیان زیاتر بۆ ئافرەت کراوە. ئافرەت ئەکرێ چۆن پیاو کە تەلاقە یا مارەی ئەدا، ئافرەت ئەکرێ تەڵەبی تەلاق بکا و مارەی بداتەوە. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خێزانەکەی ثابتی کوڕی قەیس هاتە خزمەتی، گوتی یا رسول الله، گوتی من ئەمەوێ لە ثابتی کوڕی زەید جابمەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو هل تنقمين عليه في دين أو خلق؟ فەرمی گلەیی و لە دین و ئەخلاقی هەیە. طبعا ئافرەت ئەو کاتە سەحابی بوون، دیندار بوون، خواناس بوون، نەچوو بۆی بۆهێنێتەوە بە تەزبیح بڵێ پێغەمبەری خوا وەڵا وای کرد وای کرد وای کرد. فەرمی یا رسول الله إني لا أنقم عليه في دين ولا خلق ولكني أكره الكفر في الإسلام. فەرمی من یەک گلەیم لە دین و ئەخلاقی ثابت نییە، بەس من ئەترسم بەرامبەر بە چاکیەکانی ثابت بێوەفا بم، من ناتوانم وەک ثابت چاک بم، من حەزم لە ثابت نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەتردین عليه حدیقەته، کاتی خۆی باخێکی کردبوو بە ماری، فەرمی باخەکەی بۆ گەڕیتەوە گەر تەلاق بە، قال الحديقة والزيادة، وتی باخەکە و زیاتری شێ دەمێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی أما الحديقة فنعم وأما الزيادة فلا، فەرمی باخەکەی بدەر و زیادی مەدەرێ. پێغەمبەری خوا ثابتی بان کرد، باخەکەی بۆ گەڕای و تەلاقیدا. کەواتە ئێمە چۆن پیاو کە تەلاقەدا مارەی ئەدا، ئافرەت ئەکرێت تەلاق وەرگرێ مارەیەکی یا ماف بجێڕێتەوە بۆ مێردەکەی، لە مقابلی ئەوەی کە مافە گێڕێتەوە ئاسایی ئافرەت تەلاق وەرگرێ. کەواتە ئەمە پێی ئەوتێ مخالعە بەڕێزان. ئەوەی ئێمە ئێستا هەندێک جار بە ناوی مخالعە و ئەیبینین لە دادگاکانە مخالعە نیە، و ئەوەی لە هەمواری یاسای باریکەسێتی ئەوەی کە قانونی ڕقم 15 ساڵی 2008 کراوە، ئەمە ناشەرعیە، و ئەوەی قانون ئێستاییەکە ناشەرعیە. چۆن ئێستا لە قانونە پیاو ئیجبارێک کرێ لەسەر قبوڵی مخالعە، شتیوامان نییە چۆنە بێ پیاو ئیجبار بکرێ. مخالعە عەقدە، کە عەقد بوو، عەقد بە مەبدەئی ئیکراه باتیلە بێ. چۆن ئێماڵین گرێ بەستی هاوسەرگیری ئەگەر زۆری تیاکرا باتیلە، مخالعەش کە عەقدە ئەگەر زۆری تیاکرا باتیلە، مخالعەکە صحیح نییە. کەواتە ئافرەت ئەبێ پیاو ڕازیکا بۆ ئەوەی تەلاقی بە، ئەو مخالعەی لەگەڵا بکە. ئەگەر پیاوەکە ڕازی نەبوو ئەو کات بۆی نییە داوای جابوونەوە بکە، بەبێ ڕەزامەندی پیاوەکە ئەگەر بیەوەی پیاوەکە ڕازی بێ. ئەمە ڕێگەی دووەم کە پێی ئەڵێن مخالعە. لە مخالعەی عادەتەن وەکو عەرزم کردن ئافرەت ئەبێ ئامادە بێ بەدەل بدا. ئەوەی کە خوای پەروەردگار لە قورئانە ئاماژەی پێیەکە، ئەفەرمێ الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان. باشە دوای ئەفەرمێ چی؟ دوای ئەفەرمێ ولا جناح عليهما، ئەوەی کە باسەکە باسی فیدیە ئەکا، هەر لەو ئاەتەیە خوای پەروەردگار باسەکە، سبحان الله بداية آية مخالعة بيرچو باسكا خواي پروردگار وإن خفتم الشقاق بينهما فلا جناح عليهما فيما افتدت به. بالضبط وافرمي خواي پروردگار افرمي اگر اترسان ام دوانه هر نصلحين بيكوا ام افرته گناه بار نابه هيك بدا بپیاوکه لمقابل جابونويا.
لەبەرەوە لە مخالعەیە ئافرەت بەدەلێکەدا بە پیاوەکەی بۆ ئەوەی جابێتەوە. ڕێگەی سێم بریتە لە جابوونەوە لە ڕێگەی دادگاوە بەڕێزان کە ئەمە زۆر کات زۆر پێویستە ئێمە بیزانین. ئێمە 6 مادەی قانونیمان هەیە لە قانونی ئەحوالی شخصی ئاماژە بە مەسەلەی جابوونەوە ئەکا لە ڕێگەی دادگاوە. مادەی 40، 41، 42، 43 سێ مادەکەی تریش مەوادی ئیجرائین. باش ئێمە بۆچی پەنا ئەبەینە بەردادگا؟ طبعاً پەنابردنە بەردادگا مەرج نییە پیا و تەلاقی بەدەستە بڵێ من پەنا نابمە بەردادگا و مەرج نییە ژن کە تەلاقی بەدەستە پەنا نەباتە بەردادگا. ئێمە هەندێک جار سەرەڕای ئەوەی کە تەلاقیشمان بەدەستە پەنا ئەبەینە بەردادگا بۆ جابوونەوە. بۆ لەبەرەوەی ئێمە مافە شەرعیەکانمان نەفەوتە. بۆ نمونە پیاوێک ئەگەر خێزانەکەی هەرچی خراپەیەکی کردبێ ئەگەر پیاوەکە تەلاقی با پێی بڵێ تەلاقی کەوتبێ ئافرەتەکە هەموو مافەکانی وەرەگرێ. بەس ئەگەر پیاوەکە بڕوا لە دادگا سکاڵای یاسایی تۆمارکا بڵێ جەنابی قازی ئەم ئافرەتە خراپە ئەمێ جیا ببمەوە ئەو کاتە جیای ژەبێتەوە و مافەدارایەکانیش نادە بە ئافرەتەکە. بۆیە ئێمە چوونە بەردەم دادگا بۆ پیاو بۆیە ضرورە بۆی مافەکانی نەفەوتێ بۆ ژن بۆیە ضرورە بۆی لە دەست پیاوەکە نەجاتی بێ. تۆ جاری وایە تووشی پیاوێکی خراپ بووی پیاوەکە تەلاقت نادا ئەو کات تۆ چی لێ ئەکەی خۆ نایکوژی لەسەرەوەی تەلاقێ بە ئەچیتە بەردەم دادگا سکاڵایەکی یاسایی تۆمارەکەی ئەڵەی جەنابی قازی ئەم پیاوە من ئەمەوێت جا ببمەوە لێی. بەڵام لەم کاتەیە بەڕێزان پێویستمان بە پاساوی یاسایی هەیە بۆ جابوونەوە. پاساوە یاسایەکان بۆ جابوونەوە چین؟ پاساوە یاسایەکان بۆ جابوونەوە ئەوەیە طبعاً مادەی 40 قانونی ئەحوالی شخصی عێراقی 5 حاڵەت باسەکە، مادەی 41 حاڵەت هێ باسەکە، مادەی 43 5 حاڵەت باسەکات. کەواتە مادەی 40 بۆ نمونە چی باسەکە بۆ ئەوەی کە ژن بتوانێت لە پیاوەکەی جابێتەوە یا پیاو بتوانێت. طبعاً مادەی 40 مشتەرەکە لە بینی ژن و پیاوە. یەکێک لەو حاڵەتانی کە هەیە لە قانونەکەیە خیانەی زەوجیە ناپاکیە و سەرگیریە. بۆ نمونە ئەگەر ئافرەتێک ناپاکیە و سەرگیری بکات لەگەڵ پیاوەکەی یا پیاوێک بەرامبەر بە خێزانەکەی بیکە زینای کردبێ داوێن پیسی کردبێ باشە کەسی بەرامبەرە چێتە بەردەم دادگاڵە جەنابی قازی منم حاڵەتی ئێوە مێ جا ببمەوە. ئەمە یەکێکە لە حاڵەتەکان. حاڵەتی دووەم بریتیە لە زەرەر بوونی زەرەر. کاڵین بوونی زەرەر بەڕێزان بوونی زەرەر مەفهومێکی زۆر فراوان و گشتگیرە. ئێمە زەرەرمان هەیە مادیە، زەرەرمان هەیە معنەویە، زەرەرمان هەیە عاتیفیە، زەرەرمان هەیە دینیە، زەرەرمان هەیە داراییە. هەر جۆرە زەرەرێک کە لە پرۆسی هاوسەرگیریە ڕێگە پێنەدراوە ژن بەرامبەر پیاو بیکە یا پیاو بەرامبەر ژن بیکە کەسی بەرامبەر بۆ هەیە داوای جابوونەوەی بۆ بکە. بۆ نمونە زەرەری دارایی ئەگەر پیاوێک ژنەکەی داهاتی هەبێ ناچاری کا بەوەی ئەبێ داهاتەکەی لێ بسەنێ ئەمە زەرەری داراییە. یا ناچاری کا بەوەی کابێ خەرجی ماڵەکە لە ئەسوی ئەویش بێ ئەمە زەرەری داراییە. یا ژنەکە میراتی خۆی هەیە پارەی میراتی هەبووە یا موچەی هەبووە تۆ ناچاریکی ئەمەی لێ بسەنی ئەمە زوڵمە. ئەگەر پیاوەکە بەردەوام بێ لەسەر ئەمە ژنەکە چێتە دادگا بە دەعوای زەرەر کە پیاوەکەی زەرەری دارایی لێ ئەدا بۆی هەیە داوای جابوونەوە بکە. زەرەری دینیمان هەیە. زەرەری دینی وەگەوەی پیاوێک ژنەکەی ناچارکە بە ناشەرعی بۆ نمونە باڵاپۆش ئاڵێ من نامەوێ باڵاپۆش بی ئەمە زەرەری دینیە. نایەڵێ بە ڕۆژوو بێ ڕۆژوی ڕەمەزان بگرێ ڕۆژوی سونەت بارحاڵ بەڵام ڕۆژوی ڕەمەزان نایەڵێ پابند بێ پێوەی نایەڵێ زەکاتی ماڵەکەی بدا. ئەمانە زەرەری دینین بەڕێزان. ئەمانە ئافرەت ئەتوانێت داوای جابوونەوە بکە. بۆ نمونە سوکایەتی پێکردن. سوکایەتی پێکردن بە کەرامەتی تۆمەتبارکردنی ئێمە قەراری مەحکەمەی تەمیزمان هەیە بۆیە ئەماڵێن بۆی کە ڕوونتر وازح بێت لە جەنابتان. یەک جار پیاوێک بە خێزانەکەی گوتۆ تۆ دۆستێ هەیە ژنەکە چۆتە محکەمە جای کردوێتەوە محکەمەی تەمیز تەصدیقی قەرارەکەی محکەمەی ئەحوال شەخسی کردووە. یەک جار کە پێی وتۆ تۆ دۆستێ هەیە مالیکەکان کاتی خۆی گوتویان ئەگەر پیاو یەک جار بە ژنەکەی بڵێ لەگەڵ ڕێزما بۆیە و کچی سەگ ئەڵێ ئەگەر دووبارەیشی نەکاتەوە بۆی هەیە بەو کەلیمەیە داوای جابوونەوە بکە ئافرەتەکە بەس بەو کەلیمەیە. بۆ چکە ئەمە زەرەری ئەدەبیە ئەوەی کەیان زەرەری عاتیفیە. باش هەموو ئەمان ئەچنە خانەی زەرەرەوە. کەواتە بۆچی ئێمە ڕێگەمان داوە بۆەوەی کە قازی بتوانێت جابوونەوە بکە ئەگەر ژنێک حاڵی وابێ بەدەست پیاوێکەوە ئەگەر ئەم زەرەرانەی لێبە ژنەکە بۆی هەیە داوای جابوونەوە بکە پیاوەکە وتی تەلاقت نادەم محکەمە جایەکاتەوە قازی تەلاقێخا وەک ئەو تەلاقانی کە قازی ئەیخا حکمی تەلاقی پیاوەکەی هەیە لە کەوتنە چونکە قاضی ویلایە عامی هەیە پیاوەکە ویلایە خاصی هەیە. یەکێک لەو زەرەرانی کە قانون باسێکە کە ئێمە زۆر کات لێ بێ ئاگاین
قانون الله هر پیاوێک مدمن بوو لەسەر مشروب ژنەکەی بۆی هێداوە جابوونەوە بکە الله ويعتبر من قبيل الضرر الإدمان على تناول المسكرات أو المخدرات مادي هوشبر يا عرق باورتان هبه بخوا قانونيا من توانم بيسلمين ضرر موجب تفريق جگره ضرر كموجب بو تفريق نيرجله ضرر موجب بو تفريق فايب ضرر موجب بو تفريق هر جنيك مردكي مدمن بيه لسر جگره بو ايدا جاو ومحكمه جايكات وضرره ضرري جگره لروي كومالايتيه ولا ضرري عرق زياتر لروي دينيه بۆ چکە کەسێکە عارەق ئەخوا بەس خۆی متەزەریرە لە خواردنەکەی جگەرە کۆی خانەوادەکە متەزەریرن لە کێشانی چەند پیاوەکە معەرەزە بۆ ئەوەی تووشی سەرەتان بێ کە بە فلتەر جگەرەکە ئەخوا دا ئەوەندە ژن و مناڵەکان معەرەزن بۆی تووشی سەرەتان بن کە بەبێ فلتەر دوو کەڵەکاڵە مژنەوە لە ماڵە کەواتە ئەگەر ژنێک پیاوەکەی مدمن بێ لەسەر جگەرە بۆی لە محکەمە تەڵەبی تەفریقکە ئەوە جگەر لەو بۆنە ناخۆشەی کە لە جگەرە خۆرێک دێ یعنی تۆ وەرە بیەنە پێش چاو ساڵ 12 مانگ مێردەکەی تۆ سیر بخوا چۆن بخەوی لەگەڵیا لە پاڵ جگەرە خۆراکەدا ئەنیشی تەسەورەکەی لە پاڵ فەردەیە توت نادانیشتووی ئەمە شەوێک نییە دوو نییە سێ نییە سەعاتێک نییە دوو نییە دە نییە ئەم ژنە چۆن ئەم وەزعەت تەقەبولکە چۆن بتوانێت لەگەڵ ئەمە هەڵکە بەردەوام ئەم بۆنە ناخۆشە کەواتە زەرەرێکی موجیبە بۆ تەفریق بۆیە قانون قسەی لەسەر ئەمانە کردو قمار زەرەرێکی موجیبە بۆ تەفریق بەڕێزان کەسێک پیاوەکەی قمار چییە قماری کردو دۆڕاندوێتی بیشی باتەوە زەرەری موجیبە بۆ تەفریق قمار چونکە سومعی ئینسانەکە لە کەدارەکە ئەمەی چیشکێ لە حاڵەتەکان کە قانون باسیەکە لە مادەی چلا کەسێک بە زۆر بەشوو درابێ بۆی هەیە تەڵەبی تەفریق دوای ئەوەی کە زۆرەکەی لەسەر لا ئەچێ کەسێک مناڵی نابێ لە مێردەکەی بۆی هەیە تەڵەبی تەفریقکە کەسێک مێردەکەی خەرجی ناکێشێ بۆی هەیە تەڵەبی تەفریقکە کەسێک مێردەکەی توانای سەرجێیی نامێنێ بۆی هەیە تەڵەبی تەفریقکە ئەو خوشکە بەڕێزانی ئێمە کە بە شەرع شو ئەکەن ئەبێ بە شەرعیش ئەم مافانی خۆیان بزانن بۆ چونکە ئەمانە کێشەکان کەمەکەنەوە زانینی ئەمانە ڕێگەچارن بۆ چارەسەر کەواتە ئێمە ئەم ڕێگانە کە خوای پەروەردگار دایناون بۆ ئەوە دایناون کە ئێمە بتوانین چارەسەری پرۆسەکان چارەسەری کێشەکانمان بکەین بەبێ حاڵەتی کوشتێن بەبێ حاڵەتی لێدان بەبێ ئەو حاڵەتانی کە دوژمنایەتی دروستکردن لەگەڵ یەک خوای پەروەردگار ئەم ڕێگانی بۆیە داناوە بۆ جیابوونەوە بۆی ئافرەت بزانێ کە بەر لە خۆکوشتن بژاردەی ئاسانتری هەیە پەنای بۆ بەرێ بەر لە هەڵگرتن بژاردەی ئاسانتری هەیە ئەمانە بژاردن و هەکەدا بۆ پیاوی ژەمانە بژاردن من نامێ بچمە تەفاسیلەکانەوە چکە کات کەمە ئەمە پێی ئەوتێت تەفریقی قەزایی کەواتە ئێمە کەی پەنا ئەبین بۆ دادوەر و دادگا بەڕێزان ئەو کاتەی کە لەگەڵ هاوسەرەکانی خۆمان ناتوانین ئارەزومەندانە پێکەوە بگەینە سیغەی لێکجابوونەوە و ئەویش ئامادە نییە تەلاقمان بە ئێمە بژاردەی سێممان ماوە کە بریتێ لە حکمی دادگا ئەچینە بەردەم دادگا ڕێگەی چوارەم ئەو ڕێگانن کە شەریع دایەنێ سێ ڕێگەی هەیە شەریع بۆ خۆی کە بۆ جیابوونەوە بەکاردێ یەکێکیان مخالع یەکێکیان لیعانە یەکێکیان ئیلا یەکێکیان ظیهارە ئەم عادەتانە بۆ چییە بۆ دەمبەستنی پیاوە لە ئاست وتەی خراپ بەرامبەر بە خێزانەکەی هەرسێک لەم عادەتانە لە جاهیلیەتە بەر لە ئیسلام بەڕەهایی ڕێگە پێدراو بوون و ئافرەت مافی نەبوو لە بەرامبەر پیاو کە ئەمانە بەکاردێنێ یەکێک لەمانە تۆمەتبارکردن بە داوێن پیسی هەر پیاوێک تۆمەتی داوێن پیسی بداتە پاڵ خێزانەکەی یان ئەگەر ئافرەتەکە حەملی هەبێ یان مناڵی هەبێ پیاوەکە بڵێ ئەم مناڵە هی من نییە ئافرەتەکە بۆی هەیە ڕێک بڕواتێ بەردەم دادگایەکی شەرعی و ئەم قسەی پیاوەکە بگوازێتەوە بۆ بەردەم دادگا و دادگا بەرمەبنای ئەم قسەیە کابرا بانگەکە ئەو کات کابرا سێ بژاردەی لە بەردەمایە لە بەردەم دادگایەکی شەرعی یا بێ ئیسپاتی کاکە ئەم ئافرەتە زینای کردووە بەچی ئیسپاتە بێ بەغەیری خۆی سێ شایەتی تر کە بینی بێتیان ئەم ئافرەتە داوێن پیسی کردووە و هەر چواریان شایەت بن و شایەتەکانیان مطابق بێ لەسەر ئەو تۆمەتەی کە پیاوەکە هەڵی بەستووە ئەگەر پیاوەکە بەغەیری خۆی سێ شایەتی تری هێنا مطابق شایەتیاندا لەسەر ئەم ئافرەتە داوێن پیسی کردووە ئەو کاتە ئافرەتەکە ئیسپاتی جەریمەی زینا و قسەکەی پیاوەکەی لەسەر بێ بەماڵ ئەگەر ئەمەی نەکرد پیاوەکە ئەو کاتە بژاردەی دووەم ئەوەیە پیاوەکە 100 داری حەدی لێ ئەدرێ 80 داری حەدی لێ ئەدرێ لەوەی کە بووە بە قاذف
و تۆمەتی هەڵبەستەوە درۆی کردووە ئەگەر پیاوەکە ڕاستیش بکە بەس شێشایەتی نەبێ بە درۆزن لە قەڵەمە درێ ئەگەر پیاوەکە ڕاستیش بکە دوو شایەتی هەبێ کە بەخۆیەوە ئەبن بەسییان و شایەتەکانیشان مطابق بێ شایەتی چوارم بڵێ من شایەتی نادەم پیاوەکە و دوانەکەی کە یەکی هەشتا داری حەدیان لێ ئەدرێ و بە بوختانچی لە قەڵەم ئەدرێن ئەگەر 100% بشزانین ڕازەکەن چکە بێت 4 شایەت هەبێت بۆی ئیسپاتی جەریمەکە بکەن لەسەر ئافرەتەکە یا بێ ئافرەتەکە 4 جار خۆی ئیقرار کە لەسەر خۆی کە من کردووم و پیاوەکەم ڕاستەکە کەواتە ڕێگەی دووەم بۆ ئەوەی کە پیاوەکە بیگرێتە بەر ئەمەیە ڕێگەی سێم بۆ ئەوەی پیاوەکە بیگرێتە بەر لیعانە ئەبێ ئەم پیاوە لە بەردەم دادگایەکی شەرعی لە بەردەم کۆمەڵێک خەڵکە 4 جار سوێن بخوا کە خوای پەروەردگارە فەرمێ والذین يرمون أزواجهم ولم يكن لهم شهداء إلا أنفسهم أفرمي فشهادة أحدهم 4 شهادات بالله إنه لمن الصادقين كابرا 4 جار سوێن خوا على رازكم أو خێزانی من داوێن پیسی کردووە على أو مناڵە لە من نییە والخامسة أن لعنة الله عليه إن كان من الكاذبين لجاري بينجما عليه خوا لعنتي خوام لسر ئەگەر درۆم کردە بێ و ئەگەرەوە داوێن پیس دەبێت کە ئەمەی گوت پیاوەکە ئەم 5 جارە سوێنی خوارد ئەوجا ئافرەتەکە بژاردەکانی یەکەم ئەوەیە کە ئیعترافکە کە زینای کردو پیاوەکە ڕاستەکە کە داری حەدی لێ ئەدرێ بژاردەی دووەم ئەوەیە ئافرەتەکە ئەبێ سوێن بخوا وەڵامی سوێنەکانی پیاوەکە باتەوە ئەبێ ئافرەتەکەش 4 جار سوێن بخوا خوای پەروەردگارە فەرمێ ويدرأ عنها العذاب بەچی سزاکی لەسەر لا ئەچێ أن تشهد 4 شهادات بالله إنه لمن الكاذبين ئافرەتەکە 4 جار سوێنە خوا و پیاوە درۆوەکە والخامسة أن غضب الله عليها إن كان من الصادقين لجاري بينجم عليه خوا غضبم لێ بگرێ ئەگەر ئەو پیاوە ڕاستکە کە ئەم سوێنەیان خوارد ئەم ژن و پیاوە علەما ئەفەرمون وەڕەئی ڕاجحی علەما لەسەر ئەمەیە ئەم ژن و پیاوە بۆ هەتایە لێک جا ئەبنەوە ئەمە حکمی تەلاقین یا حکمی فەسقێکی ئەبەدی هەیە لە عەلاقەکەیە واتە ئەم ژن و پیاوە بۆ هەتایە پێک ناشێن ئەم ژنە دەشوی کێوکە ئەو پیاوە دەژنی تر بێنێ ژن نەما بێ لە دنیای غەیری ئەم ژنە بەم پیاوە ناشێ وەک کوشک و برایان لێ هاتووە لە تەحریمە بۆ چونکە لەسەر تۆمەتبارکردن بە زینا جابوونەتەوە کە عقوبەیەکی زۆر قەبیحە و تاوانێکی زۆر خراپە خوای پەروەردگار بەمە دەمی پیاوانی بەست لە هەڵبەستنی تۆمەتی ناحەق بۆ خێزانەکانیان کەواتە هەر پیاوێک ئەم لەفزە بەرامبەر بە خێزانی بەکاربێنێ ئەم دەستەواژەیە لە ناو مجتەمەعی کوردی خۆمانە باوە دوو لە ڕووی حازلی پیا و زۆر جار ئەمە بەکاردێنێ کاڵێ مناڵی من نییە ئەوە زۆڵە یاڵێ تۆ وابووی ئەمانە هەمووی ئەچێتە خانی ئەگەر ئافرەتەکە بیەوێ ئەم سکاڵایە بەرزکاتەوە بۆ دادگا بەم ڕێکاری کە من عەرزم کردن مامەڵاکە کەواتە ئەم ڕێگایە چارەسەر بوو بۆچی بۆ کەمکردنەوەی دیاردەی تۆمەت هەڵبەستن بۆ ئافرەت یەکێکە لەو ڕێگە شەرعیانە ظیهارە بەڕێزان ظیهار دیسانەوە لە مجتەمەعی جاهیلی عەرەبە ئێسش لە کووردا هەمانە کابراکە لە خێزانەکەی تووڕە ئەبێ ئەڵێ وەک خوشک و دایکم وابی یاڵێ لە خوشک و دایکم فەڕستر بی طبعا ئەمە بەڕێزان عقوبەی هەیە عقوبەکەی چییە عقوبەکەی ئەوەیە ئەم پیاوە ئەبێ 2 مانگ لەسەر یەک بەڕۆژوو بێ بۆی هەبێ بچێتەوە لای خێزانەکەی طبعا کۆی لە ئازادکردن نەماوە ئەبێ 2 مانگی ڕێک لەسەر یەک بەڕۆژوو بێ عقوبەتەن بۆ ئەوەی کە جورئەت نەکا ئەو پیاوە قسەی وا بکە باش ئەگەر نەیکرد ئەگەر پیاوەکە وتی وەڵام من قسەی وام کردووە ئەڵێ بەس ئامادەش نیم بەڕۆژوو بم لە پێناو ئەمەیە محکەمە تا 4 مانگ چاوەڕێیەکە دوای 4 مانگەکە قازی تەفریقەکە ژنەکەی لێ جیا ئەکاتەوە بەحر بڕوا کەفارەت نەدا ئەمە پێی ئەوتێ عقوبەی ظیهار کەواتە ئەمە بۆچی بوو بۆ چارەسەری ئەوە بوو کە پیاو بەم شێوازە ئیستیهتار و سوکایەتی و لێکچواندنی خراپی خێزانەکەی نەکا بە خەڵکانی مەحرەمی خۆی خاڵی سێم کە ڕێگەکانی جابوونەوە بوو بە حکمی شەرع ئیلا بوو کاتی خۆی عەرەب کابرا بە خێزانەکەی ئەگوت حرامێکرد لەسەر خۆی سوێنی ئەخوارد بەوەی کە نایەم بەلاتە نە ئەوە بوو تەلاقی با نە ئەوە بوو کەفارەتی سوێنەکەی با باشە و نە ئەوەش بوو ڕێگە باکە شوو بکاتەوە بە کەسێکی تر ئیسلام کە هات ئەمەشی سنووردار کرد پیاوانی ئیلزام کرد خوای پەروەردگارە فەرمێ والذین یؤلون من نسائهم ئەفەرمێ تەرەبص 4 ئەشهر هەر پیاوێک 4 مانگ زیاتر حتا مالیکیەکان ئەڵێن مەجلیە سوێن بخوا کە ناچێ ئەگەر بە عەمەلی 4 مانگ نەچوو بەبێ سوێنیش ئیلاءە هەر پیاوێک 4 مانگ نەچووە لای خێزانەکەی کاری سەرجەیی لەگەڵ نەکرد دوای 4 مانگ کە ئافرەتەکە دێتە دادگایەکی شەرعی داوای جابوونەوەکە محکەمە جایەکاتەوە ئەگەر سوێنی خواردبوو 4 مانگ زیاتر ناچێتە لای ئەو کاتە ئافرەتەکە بۆی هەیە لەم ڕۆوە داوای جابوونەوە بکە یا جا ئەبێتەوە یا کەفارەتی سوێنەکەی ئەدا ئەچێتەوە لای خێزانەکەی
ئەمانی باسم کرد بەڕێزان ببورن کاتەکە درێژ بوو ئەم باباتانە زۆر وردن بەڵام پێم خۆشە ئێمە لەوە تێبگەین ئەمانە ڕێگاکانی جابوونەوەن لە بینی ژن و پیاوە و هیچ کام لەمانە خۆیان لە خۆیانە کێشەنین هەمان چارەسەرن بۆ کێشا و هەمویان بۆ کۆت و بەندکردنی ئەو ئازادی ڕایەیە کە ئێمە ئەمانەیە ممارەسەیەکەین لە پرۆسی هاوسەرگیریە بۆ ئەوەیە کە ئێمە مامەڵەیەکی تەندروستکەین لە پرۆسەکەیە خوار مامەڵەکردن ئیستیغلالکردن بە کۆیلەکردن بێڕێزیکردن مەقبول نییە لە پرۆسەکەیە کەواتە ئەگەر ئێمە بمانوێ پرۆسەیەکی هاوسەرگیری تەندروست لە پرۆسی هاوسەرگیری خێزانیە بەرقەرار بێ و پیادەیکەین ئێمە پێویستمان بەوە هەیە وردەکاری ئەم حکومە شەرعیانە بزانین خوشکان و برایان و پێویستمان بەوە هەیە مامۆسایانی ئاینی بەڕێز ئەم بابەتانە بۆ خەڵک ڕوونکەنەوە لە وتارە لە مینبەرە ئەمانە بۆ خەڵک ڕوونکەنەوە لە محازەراتە ئەمانە بۆ خەڵک ڕوونکەنەوە چونکە وەکو عەرزم کردن ئێمە ئەو 5,000 حاڵەتی تەلاقی کە هەمانە لە دادگا باوەڕ بکەن 4,500 لە دەرەنجامی نەبوونی باگراوندی زانستی شەرعیە لەسەر ئەم بابەتانە کابرا هەر نازانێ تەلاق چییە و چۆن بەکاردێ و چۆن چاکە بێتەوە ئەڵێ وەڵام مامۆستا من چوم تەلاقیان بۆ چاکردومەتەوە بەچی چاکیان کردوێتەوە مامۆستاکە پێی نەوتووە بڵێ کوڕم تۆ 3 تەلاقی هەیە 2 تەلاقیانی کەوتو 1 تەلاقیانی ماوە مامۆستا لێ بۆم چاکردیتەوە مامۆستا چێ لەگەڵ ڕێزما بۆ مامۆستایانی حزور مەبەستم تێگەیاندنی خەڵکە مەفروزە ئێمە پێی بڵێن کوڕم تەلاق چابوونەوەی نییە تۆ 3 تەلاقی هەبووە دوانی کەوتو 1 تەلاقی ماوە ئێمە پیاوەتی بەسەر ئاوی حەمامەوە نەکەین بڵین تۆ بیبەرەوە چاکمان کردو بەچی چاکمان کردوێتەوە کابرا خۆی تەلاقی ماوە کە خۆی تەلاقی ماوە با پێی بڵین تۆ مجازەفەکە 1 تەلاقی ماوە یا 2 تەلاقی ماوە ئەم 2 تەلاقە تەواو بێ جارێکی کە ئەم ئافرەتە بە تۆ حەڵال نابێتەوە سەر لە خۆت و ماڵ و مناڵە شەوێنی سەرگەردانە بیجارێکی تر ئێمە ئەم ڕوونکردنەوەی بە خەڵک بدەین چکە بۆ کابرا چەند جار من بینی مۆڵە مامۆستا چوومەتە لای مامۆستا و دێتی کوڕ مشتەکە بەرەو تەلاقم بۆ چاکردیتەوە یەک مشکلەوە نییە ئێکاڵی چۆن چابووتەوە تێمگەێنە چۆن چابووتەوە ئەڵێ وەڵام مامۆستا بە زۆی پێوتمەتی چابووتەوە ئەوە ئەزانێت کە چابووتەوە یعنی چۆن مۆبایلەکەی شکاوە بردوێتە لای مصەلیحێک بۆی سیکۆتینێکی بۆ لیا بووی تا تەرتیب کردوێتەوە ئێمە مۆبایلەکە و عیبینیە ئیشەکە وای چاکی کردوێتەوە مامۆستا بابە ئەمە ڕاستە ئیژەکە بەس تۆ 3 تەلاقی هەبووە دوانی ماوە ئێستا 1 تەلاقی ماوە ئەم تەلاقە بخەی ئیتر کردواتەنی بە کاگەحمەی شەخشا نابێتەوە تۆ دەسێ لە بنی هەمانەکەەوە دەرەچێ بۆیە گرنگە ئێمە ئەم ثەقافەیە بە خەڵک بدەین بۆ ئەوەی خەڵک بزانێ کە بابەتی جابوونەوە لە شەرعا وەکو عەرزم کردن بەم ڕێکارانەوە بم میکانیزمانە پیادا ئەکرێ خی گەورە پاداشتان باتەوە و دەستان خۆش بێ وصلی الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين